سڵاتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان رابم بەر لەوەی باسی بابەتەکان بکەم ئومێدەکەم هەموو لایەکتان دروست باش بن ئەمڕۆ 266 حاڵەتی دیکە لە هەرێمی کوردستان با توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکراوە ئومێدەکەین هەموو لایەکمان پابەردی مەرج و ڕێنمایە تەندروستیەکان بین و پابەندی تاکپارێزی و خۆپارێزی بین و هەرێمەکەمان و کوردستانەکەمان و خەڵکەکەمان لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا پارێزراو بێ. بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوریەکەمان تایبەت بێ بە ڕایەک کە ئێستا لە سلێمانیدا ئەگەرچی ڕێگێکی دوور و درێژی هەیە مێژوویەکی دوور و درێژی هەیە بەڵام سەر هەڵدەداتەوە ئەویش باز لەوە دەکرێت کە جیاواز لەوەی کە هەرێمی کوردستان هەرێمە خۆشەویستەکەمانە دهۆک و هەولێر پایتەختە خۆشەویستەکەمانە دهۆک شارە دەلالەکەمانە باز لەوە دەکرێت کە پێویستە ئەدیبان و نووسەران و ڕۆشنبیران و بازرگانان و سیاسەتمەداران ڕۆژنامە نووسان و میدیاکاران هەموو بەیەکەوە کار بکەین و هەوڵ بدەین دەست لە ناودەست بۆ خزمەتی سلێمانی و پاراستنی سلێمانی. ئەمە تەنها دێڕێک و تەنها قسەیەک نییە بۆ ئێستا ببێت بەڵکو سلێمانی بە خوێندنەوەی مێژووەکەی و بە خوێندنەوەی سەرهەڵدان و قوربانەکانی و بە خوێندنەوەی شۆڕشێک لە دوایەکان تێیدا و بەناسینی کەسایەتێک گەورە و ئەدیب و نووسەر و ڕۆشنبیر و سیاسەتمەدارە گەورەکانی سلێمانی کە لێوی خزمەتی هەرێمی کوردستان بە گشتی و چوارپارچەی کوردستان بە گشتی تر و تەنانەت کەسایەتێکی وەکو سەرۆک مامجەلال ڕۆحی شاد بێ خزمەتی هەموو کورد لە هەر چوار پارچە و عێراق و جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بە گشتی کردووە. بەڕێزان پێویستە سلێمانی بپارێزرێ بەڵام چۆن و بۆچی؟ چۆن ئەم هەنگاوە نراوە و بنرێت و ئایا ئێستا ڕۆڵی تاک بە تاکی خەڵکی ئەم شارە هێز و لایەنە سیاسیەکانی خەڵکی ئەم شارە و ئەو حزب و سەرمایەدار و لایەنە سیاسی و ڕێکخرا و مەدەنیانی کە لەم شارەدا بوونیان هەیە بە ئازادی کاری خۆیانەکەن چییە بۆی کە سلێمانی باشتر بپارێزرێ لە هەموو ڕۆکانەوە و خزمەتی باشتر بکرێ. ئەمە تەوری یەکەمی گفتوگۆکانە بێ. تەوری دووەمیش باز لە بردومانکردنی ناوچە سنوورەکانی عێراق و هەڵوێستی دەوڵەتی عێراقی و هەڵوێستی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان و کاری جددی و هەڵوێستی جددی چی دەبێت بکرێت لە ئێستادا بۆی کە ئەم جۆرە لە پێشلکاری بەرامبەر بە خاکی عێراق و هەرێمی کوردستان نەهێڵرێ یاخودلانی کەم زۆر کەمتر بکرێتەوە لەوەی کە ئێستا هەیە. لە تەوری یەکەمدا میوانداری بەڕێز شوان کەریم کابان نووسەر و ڕۆژنامە نووسمان کردووە کە بەسپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک شوان بەخێر بێت. کاک شوان یعنی قسەیەک هەیە دەڵێ سلێمانی بۆ وەزیفەیەک دروست بووە بۆ هۆکارێک دروست بووە هۆکارەکەش کوردبوون و کوردایەتیە. چۆن ئەمەشی بکەینەوە بۆ بینەر؟ زۆر سوپاس سەرەتا هیوادارم خەڵکی کوردستان بەگشتیوە بە تایبەتیش خەڵکی شاری سلێمانی پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و خۆیان پارێزن بەڕاستی کۆرۆنا پەتایشی خەتەرناکەوە هەموو دنیای هێناوەتە سەرچۆک یعنیکەوە کە ئێمەش بەڕاستی لەم دنیای بەشێکی ئەم دنیا. سلێمانی یەک سیفەتی تایبەتی ئەمە معنایەوە نیە شارەکانی تری دنیا یا کوردستان سیفەتی باشیان یا سیفەتی تایبەتیان نیە. تایبەتمەندێتی سیفەتی سلێمانیەوەیە کە ئەم شارە لە بنەڕەتە بۆ پایتەخت دروست کراوە و کات شارێکیش بۆ پایتەخت دروست بکرێ یعنی بۆ سیاسەت و ئیداری بۆ بەڕێوەبردن دروست کراوە و ئەمە ینی لە چارەنووسی ئەم شارە نووسراوە کە هەمیشە لە پێشەوەی بەرەی پێشەوەی خەبات و تێکۆشان و بەتایبەت لە مەسەلەی کوردایەتیان بێت و هەر ینی کە بابانەکان ئێرەیان دروست کردو ئێرە بۆ بە سنتەرێکی هەم سیاسی هەم ئیداری هەم بازرگانی و هەم گەشەکردن لە ڕووی ئەدەب و هونەر و ڕووناکبیریەوە بۆیە دا هەمیشە چاوی لەسەر بووە هەمیشە چاوی لەسەر بۆ ناران و نەحەزان چاویان لەسەر بووە و لە دروستبوونیەوە ڕوبەڕووی گرفت و شەڕ و شۆڕ و ناخۆشی و ئاژاوە و قوربانیدانێکی زۆر بۆتەوە کە ئەمە بۆ خۆی بەڕاستی خەسڵتێکی تایبەتی شاری سلێمانیە جیای کاتەوە لە شارەکانی تر بۆ معنایش نیە هەموو شارەکانی تر هەموو کوردستان بەشی خۆیان قوربانیان داوە و بەشی خۆیان گرنگن و هەر لە قەدەر توانای خۆی بەشدار ینی لە با بڵێن دروستکردن و پێکێنانی هەستی کوردایەتی و خەبات و تێکۆشانی کوردایەتیە ڕۆڵی گەوریان هەبوو بەڵام سلێمانی بە حکمی ئەوەی کە لە سەرەتاوە باسم کرد بۆ خۆی پایتەختێکی سیاسی ئابووری بووە ئیداریش بووە بۆ خۆی ڕۆڵێکی گەورە و ئەرشێکی قورسی خراوەتە سەرشان و بە دڵنیایشەوە ئەو ئەرک و ڕۆڵە گەورەی خۆی جێبەجێ کردوێتە ئێستا. باشە خەڵکی سلێمانی وەڵام من قسەیەک هەیە لە قسەیەکی سەرۆک مامجەلالە لە زاری مامۆستا ئیبراهیم ئەحمەدەوە دەڵێ یعنی
ئەوەی کە دێتە ئەم شارە سلێمانیایی بووە چۆنەڵی بارگایی بۆ بە سلێمانی یعنی ئەمە سلێمانیایی بوون چۆنە ینی سلێمانیان بوون چۆنە بە درێژایی مێژووی ئەم شارەکە 236 ساڵە دروست بووە سەدان خەڵکی بە سەدان کوردی دەرەوەی سلێمانی و دەرەوەی هەرێم بڵێن کوردستانی گەورە هاتوونەتە ئەم شارە لێرە حەواونەتەوە و ماونەتەوە نەکەر ینی لەوانەیە شارەکەی خۆشی زۆر خۆشویست بێ و دەڤەرەکەی خۆشی زۆر لا گرنگ و گەورە بوو بێ بەڵام لێرە هەستی کردووە کە هیچ غەریب نییە طبیعەتی ئینسان وایە یعنی هەمووش لە هەموو دنیا وایە مرۆڤ کە لە شوێنەکەی خۆی چێتە شوێنیشکە ئەگەر وڵاتەکەی هەمان وڵاتیش بێت ئەمریکیەک لە واشنگتنەوە لە با بڵێن ئەوای ڕۆژهەڵاتی ئەمریکاوە چێتە ڕۆژاوە چێتە کالیفۆرنیا هەر بیری واشنگتن نکات ئەمە بیری نیتیانە طبیعەتی سلێمانی وانە خەڵکێکی زۆر هاتوونەتە ئەم شارەی ئێمە لە دروستبوونیەوە تا ئێستا زۆر گرنگ نەبووە بچنەوە شارەکەی خۆیان لێرە بارگیان خستووەوە زۆر کەسیش لێرە خێزانی پێکهێناوە دواتریش خانەوادەکەشان بۆتە بەشێک لەم کولتور عەفو بەشێک لە مێژووی ئەم شارە ئەو سلێمانی بوونە طبیعەتی ئەم شارەوەیە هیچ کەسێک نهاتۆتە ئەم شارە بە دڵشکاوی بڕاتەوە هیچ کەسێک نهاتۆتە ئەم شارە حەز نەکات بێتەوە هیچ کەسێک مەسەلەن زۆر نمونەمان زۆرە بەڕاستی ئاوارەیەکی زۆر لە بەدرێژای مێژوو ڕووی کردوێتە ئەم شارە بەشێکیان نەڕۆشتونەتەوە شار و وڵاتەکانی خۆیان لە دوای نەوەتویەکە و خەڵقێکی زۆر لە هەر هۆکارێک بێت هاتوۆتە سلەیمانی لە دەرەوەی کوردستان لە ناو هەرێمی کوردستانە لە دەرەوەی کاڵم دەرەوەی کوردستان بەسم هەرێمی کوردستانە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستانە هاتوونەتە سلەیمانی ئێستا لێرن بوونەتە خۆیان قسەیەکیان هەیەڵێنەوە ئێمە هەر لەم سلەیمانین و لێرەش دامەزراوین و ماڵمانێ و حاڵمانێ و مناڵمان لە مەکتەبە کەچی هەر پێمان ناڵێن خەڵکی شار بۆ نمونە لەبەرەوە یعنی ئەو سلەیمانی بوونە بەڕاستی سیفەتێکی تری شاری سلەیمانیە لە کەم شاری ترا هەیە و خەڵکی سلەیمانیش بۆ خۆی ئێستا لەوانەیە بڵێم نزیکەی 70 هزار کەسی ئەم شارە لە ئەوروپایە ئەوروپا وڵاتانی ئەوروپا وڵاتی سەقامگیری ئارامی لە هەموو ڕوویەکەوە بێدەنگ و بێسەنگ بەڵام کە گوێیان لە گۆرانەیەکی سلێمانیە بێت ئەو حەنینیان زیینگوە بێتەوە ئەو وابەستەیان جاریشکە بۆ زیینگوە بێتەوە لە کاتێک شاکە زۆر دووریشن لەو ئەوانەی کە دێنە سلەیمانی بە حکمی طبیعەتی شارەکە بە حکمی فارزەڵێ میهمان نەوازی میوان نەوازی خەڵکی سلێمانی ڕێزی خەڵکی سلێمانی بۆ خەڵکی دەرەوەی شارەکە کە غەریب نین هەمووی خەڵکی ئێمە هەمومان خەڵکی ئەم وڵاتەوە هەموو شارەکان مڵکی خۆمان نەزانین لەبەرەوە ئەو ئەحساسێکی کە لێرە دروزە بێ بەڕاستی لەوەیە کە لێرە خەڵق تەنگە نەفەس ناژی ئینسان هەمیشە باسی ئازادە لەوەی کە لێرە چۆن ئەژی و چۆن هەڵسو کەوتەکە لەبەرەوە ئەو هەر کەسێکێتە سلەیمانی بژڕات سلەیماناوی بووە هەر دێتەوە سلێمان ینی باسی سروشتی کۆمەڵایەتی تایبەتمەندێتی سلێمانیە کرێ ینی بەر لەوی بینە ئێرە شتێکی زۆر جوانت باس کردوتە دیانی سلێمانی تەنانەت نازناوی قسە خۆش و نوکتە دروستکردن و ئەوان ینی ئەم سروشتە کۆمەڵایەتی سلێمانی لە ڕێگەوە سەرچاوە دەگرێ یان شتێکە ئێستا دروست بۆ یان چەند ساڵێکە بوونی هەیە بە تایبەتی لە دوای ڕاپەڕین و لە دوای پرۆسی ئازادی ئەوەش سیفەتێکی تری مێژووی شاری سلێمانی دایان قسە خۆش و ئەوانەی کە کتێبیان لەسەر مێژووی شاری سلێمانیە نووسیوەتەوە بەشەشاندانەوە بۆ قسە خۆش و نوکتەبازەکانی شاری سلێمانی و خەڵکێکی زۆر هەیە ئێستا نمونەی قسەی هەندێک لەو بەڕێزانە کە بەداخەوە زۆربەی زۆریان کۆچی دواییان کردووە قسەی ئەوانایە وەکو نوکتە ئەژێڕێتەوە طبیعەتی ئەم شارە طبیعەتێکی زیندووە خەڵقەکەی لە ناخۆشترین کاتە لە ناخۆشترین بارودۆخە هەمیشە قسەی خۆش و قسەی نەستەق و قسەی مەجلیسی پێ بۆ کەوای کردو مەجلیسەکە یعنی ڕوو لەو بن و ڕوو لەو بکەن لەبەرەوە ئەوە سیفەتێکە سفەتێکە ینی بەشێکە لە مێژووی سلێمانی شتێک نییە دوای ڕاپەڕین هاتبێتە کایە بارودۆخی ئازادی کوردستان دروستی کردبێ گەرچی ئەوە فرسەتێکی باشتر و با بڵێن پانتایەکی زۆرتری خۆڵخانەوە دروستکردن باش کاکشوان بینەوە نزیک بینەوە لە سەردەمی ئێستا بابەتی ئازادی کاری سیاسی و فراحزبی لە سلێمانی هەمیشە لە گەشەیە بووە یعنی هەمیشە نوێترین حزبەکان لێرەوە سەریان هەڵداوە هەمیشە ناڕەزایەتەکان لە سلێمانیەوە دەرکەوتون هەمیشە
دەنگە نەخێرەکان لە سلێمانیە زیندون گەشە دەکەن خەڵکی شار ئەمە دروست دەکا حکومڕان ئەمە دروست دەکا کللتور ئەمە دروست دەکا چی ئەمە دروست دەکا وەکووتمانە مێژوەیەکی بەڕاستی پڕ و پرسەروەریمان بۆ ماوەتەوە نەوەی داهاتوش من پێم وایە بێ دوای ئەوانەژە بێ هەر ئەم کللتور ئەم مێژووە بپارێزن ئەمە وەکووتم سلێمانی بابانەکان دروستیان کرد بۆ پایتەختێکی سیاسی و ئیداری دوای ئەوە کە ئیمارەتی بابان بەداخەوە ئەڕوخێنرێت ئەوە عوسمانیەکان دەزەگرن بەسەر ئەم منتەقەوە دوای جەنگی جیهانی بۆیە ببوورە یعنیەوەی کە ئەڵێم بۆچی کە ئاوای لێ هاتۆ بێ باسێکی کورتی و مێژوە بکەم بە بەڵێشم هیوادارم وەختەکە بە فیڕۆنێ کە دوای معلوماتی من خۆ خەڵکێکی زۆر ژەیزانن بەڵام بیرخستنەوە گرنگە بەڕاستی بیرخستنەوە گرنگە کە جەنگی جیهانی یەکەم تەواو بێت پێش دروستبوونی دەوڵەتی عێراق دە سلێمانی حکوومەتی کوردستان دروزە بێت بە سەرۆکایەتی مەلیک مەحموود مەملەکەتی کوردستان دروزەکە تا 1922 ئەم مەملەکەتە لە ڕوبەڕووبوونەوەی ئینگلیزی شاوێ گەرچی ئینگلیز وعدی زۆرترەدا بە عێراق بەداخەوە لەناو ئەو یاریە نێودەوڵەتیە مەملەکەتەکەی شێخ مەحموود دەڕوخێنرێەوە شێخ مەحموود خۆی ئاوارە بێتەوەی گیرێ بەهەرحاڵ ئەوە هەموو کەسە گەیزانێ ئەمە بۆ خۆی سیفەتێکی گەورەی ئەم شارە کە خەڵکی ئەم شارە هەمیشە حەزیان لە ئازادی کردووە و حەزیان لەوە کردو کورد خاوەنی کیانی خۆی بکە بەداخەوە تا ئێسانیەتی دواتر کە حیزبایەتی دێتە پێشەوە لە ئەوروپا بڵێن بە تەسیری ئەوروپا زۆربەی حیزبە کوردەکان لێرە لە سلێمانی دروستبوون یا لە سلێمانی دروست کرانیا سەرەتاکەی لە سلێمانی قسەی لێکراوە و دواتر لە شوێنەکانی کە گەشەی کردو سەری هەڵداوە لە سلێمانی گەشەی کردو سەری هەڵداوە کە پارتی دیموکراتی کوردستان دروزە بێ یەکەم سکرتێری بڵێن بەرچاو و گرنگی ئەم حیزبە بەڕەحمە بێ مامۆستا برایم ئەحمە و یعنی کەواتە لە سیاسەتە خەڵقەکەی ئێرێ لە سیاسەتە هاتوونەتە ناو سیاسەتەوە بە ضرورەتیان زانیوە کە بواری سیاست بۆ خزمەتی کوردایەتی بەکاربێنن کە شۆڕشی ئەیلول دەستپێکە بەشێکی زۆری خەڵقی ئەم شارە پەیوەندیەکە بە شۆڕشەوە و بەشێکی زۆری سەرکردایەتی ئەو کاتەی پارتی دیموکراتی کوردستان لە سلەیمانین معناوە نیە خەڵکی شارەکانی تر لە هەموو شارەکانی تر و لە هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانە هەبوو دواتر کە شۆڕشی نوێی گەلەکەمان سەرهەڵەدات و جەنابی سەرۆک مام جەلال و هەواڵانی تری دەستەی دامەزرێنە ڕێکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەێنن سنتەری دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی سقلی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلەیمانی و دەوروبەری و ناوچەکانی دەوروبەری سلێمانی بووە بە هێزی پێشمەرگەشەوە بە سەرکردایەتی و وەک بە تایبەتی کە بەش با بڵێن بەشی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی ڕێژەرانی کوردستان بۆ کە هەموو ئەو هەواڵانەی لە زۆربەی هەرە زۆریان لە بەشێکی باشیان لە ناو شاری سلەیمانیا بوون و خەڵکی ئەم شارە بوون و بە درێژایی ئەو ماوەیە لەبەرەوە ئێرە بۆ خۆی هەمیشە مەڵبەندێکی سیاسی گرنگ بووە و سیاسەتێکی داخرا و با بڵێن دۆگماژ نا سیاسەتێکی کراوە سیاسەتێک بە تایبەتی لە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆنی سەوز لەم ناوچەیە و لە دوای بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە ئەو ئازادی و ئەو ئازادی کە لەم سنوورە بەڕاستی گەرچی لە سەرتاسەری کوردستان ئازادی هەبوو بەڵام لە ناوچەی ئێمە لە ناوچی با بڵێن لە منطقەی سلەیمانی و لە ناو شاری سلەیمانیە بە تایبەت بارودۆخێکی زۆر تایبەتی گونجاو ڕەخساوە بۆ کاری سیاسی بۆ کاری ڕووناکبیری بۆ کاری ڕۆژنامەوانی بۆ هەموو بوارەکانی ژیان یعنی ئەمە بۆ خۆی ئەو مێژوەی جارێک کە دووپات کردێتەوە بە ئامراز و شێوازی جیاوازتر لەوەی جاران بە حکمی پێشکەوتنی دنیاش ئەو حاڵەتە لە سلەیمانی جاریشکە بەرجەستا بێتەوە و ئەمە هەموو کەسێ سوودی لێبینیوە بەوەی کە ئۆپۆزیسیۆن بووە بەوەی کە لە دەسەڵاتە بووە بەوەی کە لە دەروی ئەم پرۆسەیە بووە بەوەی کە ڕۆشنبیر بووە ڕووناکبیر بووە ڕۆژنامەنووس بووە هەر کەسێک لە قەدەر خۆی سوودی لەو ئازادی و بارودۆخە تایبەتەی شاری سلەیمانی وەرگرتووە کە من پێم وایە لە بێچێتی نیشتیمانی کوردستان لەمە
دەورێکی گەورەی هەبوو بە تایبەتی دوای ڕاپەڕی. تاکشوان ئێستا قسەکان هەموو ڕامان دەکێشێ بۆ ئەوەی کە مادەم سلێمانیم هەموو خەستڵتە جوانە سیاسیە کۆمەڵایەتیە ئابوووریە سروشتی تیاابێ ئەبێت دەبێت هەمومان لە هەر قۆناقێک و هەر دۆخێک دابێت بیپارێزین بۆ دۆخی ئێستا پاراستنی سلێمانی دەکرێت چۆن ببێ هەم لە ڕووی ئیداریە و دەڵێم هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ڕخراوەیەوە هەم لە ڕووی ژیانی خەڵکەوە هەم لە ڕووی گوزەرانی گشتیەوە ئەم پاراستنە چۆنەکرێ حکومت چ ڕۆڵێک ببینێ خەڵک حزب عەرەب قسەیەکی هەیە بن بە کوردەکەیڵم جەڵفیە هینەکە باش ئەڵێ ئەگەر برادەرەکە شیرین بوو تەبانەمە مەجازیە ئەڵێ هەمووی مەخۆ ئەم شارە شارێکی شیرینە بەڕاستی ئەمە ناکرێ هەمووی بخۆی یعنی ئەو هەموو بەخشندەیی هەیە بۆ هەموو خەڵق بە جیاوازی بیر و ڕاکان و بۆ حیزبەکان بۆ هەموو ئەوانەی کە لەم شارە و لە دەروی ئەم شارە ژەژین نابێ ئەوانش بەڕاستی وا بێت کە وای لێ بکەن کە هەمووی بخۆن من پێم وایە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر هەموو شار و ناوچەکانی هەرێمی کوردستان بێ وەکو یەک بێت بەڵام بە حکمەوەی سلێمانی ئەمە بێ سەیری با بڵێن ئەو زەرزیانەی بە سلێمانی کەوتو لە کوردستانە 4500 دهات قەزا و ناحیە بەتەستی ڕژێمی بەعسی ڕووخاو تێک و مەکان درا و تەخت کرا زۆرترینی لە سلەیمانی نزیکەی 3000 گوند زیاتریش لەگەڵ 4-5 قەزا و 6 ناحیە لەم سنوورەی ئێمە بووە لە زۆربەی زۆری بەداخەوە یعنی کە سەیری جوگرافیای ئەنفال و کارەساتەکانەکەی لەم سنوورە بووە بە معنایەوە نێ شوێنەکانی کە هەمووی قوربانی داوە بەر هەمووی کەوتۆ یعنی غەزەبی بەعس و خراپی بەعس و خراپی هەموو ئەو ڕۆژەمانەی دوای یەک لە عێراقا حکمیان کردووە بەر هەموو کوردستان کەوتۆ بەڵام ئەم سنووری ئێمە زۆرتری بەرکەوتۆ لەبەرەوە ئێرە پێویستی بەوەی احتیمامی زیاتری پێ بێ ئەمە لەبەرەوە نییە وڵات سلەیمانی لە فلان شوێن مهمترە و گرنگترە نەخێر بەڵام بارودۆخی ئێرە واخوازێ بەنسبەت حیزبەکانەوە بەنسبەت حیزبەکانە من پێم وایە ناڵم یعنی پێم خۆش نییە کەلیمەی تەحەدا بڵێم بەڵام پرسیارێکەکەم لە هەموو حیزبەکان لە شوێنێکی ئەم پانتای کوردستانە بەقەدەر سلەیمانی ئازاد بوون و توانیوانە چالاکی و هەڵسوکەوتی سیاسی خۆیان بەبێ ئەوەی کەس پێیان بڵێ وا مەکە وا بکە کردویانە کەوایە دەبێ ئەوان بزانن لێرە چی ئەەکەن و چۆنی ئەەکەن تا چەند تا سنوورەکە تا کوێ مانگرت نەبێ لێرێ مزاهرە بێ لەسەر هەر شتێک مانگە گیرێ لێرە مزاهراکەن کە شوێنی تر زۆرە مزاهری تا بکرێت مە بەعنایەوە نییە تۆ بچیت لێ مزاهر بکەمە بەسمەوە نیە بیکە وە قسەش بکە بەڵام بزانە سنوورەکەت لە کوایە تا چه حدێکە وە لە چه ئاسێکە هەموو ئەو حیزبانەی لە سلەیمانیا بارەگایان هەیە و بوونیان هەیە و خەڵکیان هەیە و جەماوەریان هەیە دەبێ بیر لەوە بکەنەوە کە ئەوان ئەم شارە شاری خۆیانە و بۆی ئەوان ئەتوانن ئەو بەو ئازادیە لێرە هەڵسوکەوت و چالاکی سیاسی خۆیان بکەن لەبەرەوەی خەستەتی شارەکەوایە کە تۆ لە حەدی خۆی وا بکەی زەرەر بە شارەکە بگەێنێ ئێوە خەستەتە نامێنێ بەڕاستی وردە ئەو شارەش خەڵقەکەی و ئەوەی کە زەرەرمەند دەبێت لەو بارودۆخەی کە هەموارە دێتە پێشەوە بەڕاستی ئەویشی تر ئیسێگەکات ئەوەستێت لە حەدێکە ئاڵێ کاکە من ئیتر بەڕێز من ئیتر لەم سنوورە زەرمەند دەبم لەمە حەقیتر تۆش وانەکەی بۆچی وای لێبێ پێویستە لە بۆی واشی لێنێت بەڕاستی پێویستەوە ئەو هەموو ئەو حیزبولایەنە سیاسی و ڕێکخرا و گروپ و هەرچیەک هەیە چالاکی سیاسی خۆیان ئەنوێنن بەڕێوەی ئەبەن زۆر طبیعیە بەڵام بزانن لە چوار زەرەر بەم شارایە گەێنێ لەوێ بوەستن بەڕاستی کاکشوان دەتوانین بڵین زۆر بە کورتیە گەر وەڵام بیت تۆ سوپاس دەکەم ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای دەکات بۆ سلێمانی و تەوان بۆ هەموو کوردستانی شە پرۆژەی لامەرکەزی ئەوەی کە ئێستا ئەنجومەنی پارێزگای سلێمانیش تقریبان لە تەواوکردنیدا ئەمە یعنی ئەمە جۆرێکە لە بیرکردنەوەی یەکێتی بۆ هەموو ئەو قۆناغانی کە باسمان کرد و یعنی دەرەنجام دەڵێ پێویستە کوردستان لامەرکەزی بێ و سلێمانی شتیدا بەدڵنیایەوە چکەم پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان بەر لە هەموو شوێنێک و حیزبێکی تر ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانە زۆرترین خزمەتی ئەم شارە بکات چکە زۆرترین قوربانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارن و زۆرترین مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بە چالاکی پێشمەرگە و بە هەموو چالاکیەکانی تری حکومڕانیشەوە لەم شارە بووە و جەنابی مام جەلال پێوت شارە حیاتەکە یعنی ئەمە بێ یەکێتیەوەی بیر نەچێ بەڕاستی لە خۆڕایی مام جەلال پێی ناوت جەنابی مام جەلال سەرۆک مام جەلال پێی ناوت شارە حیاتەکە دیارە کۆمەڵە سیفاتی هەیە کە ئەو بەدڵی بووە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەدڵی بووە
بۆیە پێوتۆ شارە حیاتەکە بۆیە ئەرچیەکێتی نیشتیمانی کوردستان لە پێش هەموو شتێکەوە دیارە بەرنمەیەکێتی نیشتیمانی کوردستان بەرنمەیەکە بۆ خزمەتی هەموو کوردستان ئەمە ناتوانین نکۆڵی لێ بکەین چکە شتێکە نووسراوەتەوە ئیشیشی لە سەرەکایەتی نیشتیمانی کوردستان من پێم وایە بە بڕای خۆم ئەمە ڕێی خۆمە چکە من مافی خۆشمە منێکێتیم پێم وایە چێتی نیشتیمانی کوردستان ئەگەر دەسەڵاتی لە ماوەی ئەم چەند ساڵی پێشووترە بەدەست وایە و خۆی حیزبی یەکەم وایە بارودۆخی سیاسی کوردستان زۆر 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 باشە و بۆیە بە دڵنیاییەکێتی نیشتیمانی کوردستان هەر بەرنمەیەکی هەبێت و هەر پرۆسەیەک لە ئایندەیە بێوە جێبەجێکە لە خزمەتی شاری سلێمانیایە و لە خزمەتی کوردستانی شایە بەگشتی و بە تایبەتیەوەی کە جەناب دێڵی باست کرد مەسەلەی لامەرکەزی پێم وایە لامەرکەزی شتێک نییە ئێمە دامان هێنابێت هەیە و تاقی کراوەتەوە لە دنیا و دەجاحەتی هێناوە لێرەش من پێم وایە تاقی بکرێتەوە خۆ دنیا آخر نابێ ئەمە شتمان زۆر تاقی کردێتەوە ئەوەش ئەکرێت تاقی بکرێتەوە ئەنجامەکەی باشەوە بە دڵنیایی بۆ هەموو کوردستان نەکرد بۆ شاری سلێمانی. زۆر سپاس دەکەم بەڕێز شوان کەریم کابان نووسەر و ڕۆژنامە نووس لە تەوریەکەمی بەرنامەکەم لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ بەشداریکردن بەزان پشوویەکی کورد وەرەگریم و ئەگەڕێمەوە لاتان بۆ گفتووەکردنم لەسەر تەوەری دۆمی بەرنامەکە کە تایبەتە بێ بە هەڵوێستی دەوڵەتی عێراق بەرامبەر بە بردومانی سنوورەکانی هەم دەوڵەتی عێراق هەم هەرێمی کوردستان کە ماوەی چەند ڕۆژێکە لەلایەن ئێران و تورکیاوە بوونی هەبوو یەک جار لەلایەن ئێرانە و چەندین جاریش و تاوەکو ئێستاش بە بەردەوامی لەلایەن تورکیاوە بوونی هەیە پشووی وەرەگرمەوە گەڕێمەوە. جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان لەگەڵ بەڕێز هەرێم کەماڵاغا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێ گفتوگۆکەین سەبارەت بە ئەو بۆردومانانی کە لە ناوچە سنوورەکان دەکرێت و هەڵوێستی حکوومەتی عێراقی و ئایا دەکرێت حکوومەتی عێراقی هەڵوێستێکی جیاواز لە ئێستەی هەبێ حکوومەتی هەرێم هەڵوێستێکی جیاواز لە ئێستەی هەبێ پەرلەمانی عێراق هەڵوێستێکی جیاواز لە ئێستەی هەبێ ئەگەر دەکرێت چۆنە و ئایا لە ڕووی نێودەوڵەتیەوە دەکرێت چی بکرێ و چۆن وا بکرێ ئەو بۆردومانانەوە و زەرەر و زیانانی بە خەڵکی ئەو ناوچانە دەگەێنرێ بە کوشت و کاڵ و بازرگانی و ژیانی ئەو ناوچانە دەگەێنرێ بە ڕوحی مرۆڤ لەو ناوچانە دەگەێنرێ کەم بکرێتەوە و نەهێڵڕێت کاک هەرێم سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت ئێوە وەکو فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق لە هەفتەی شەش بەیاننامەیەکتان بڵاو کردوتەوە و باز لەم بۆردومانانە دەکەن کە لە ناوچەی حاجی ئۆمەران و لە ناوچەکانی باکووریش لەلایەن هێزەکانی سوپای تورکیاوە ئەنجام دراون و داوای هەڵوێستی جددی و جیاواز لە دەوڵەتی عێراقی دەکەن. سەرەتا دەمەوێت باسێک لە بەیاننامەکە بکەیت و دواتر یعنی وەکو فراکسیۆنی یەکێتی ئەو هەڵوێستە جیاواز و جددیە لە چیدا دەبینەوە دەوڵەتی عێراقی چۆن دەتوانێت هەڵوێستێکی جیاواز و جددی هەبێ؟ بەڵێ کاگەرم سوپاس بۆ تۆ بۆ بینیرانی گەلی کوردستان دیارە ئەم بابەتە بابەتێکی گەرمە لە چەند ڕۆژی ڕابردووە گە تێبینی بکەن لە 16 مانگە هێزەکانی تورکیایان چالاکیەکانی یان ئۆپراسیۆنی هێزەکانی لە توارچەوەی ئۆپراسیۆنێکی هێزەکانی تورکیا بۆ سەرخاکی کوردستان و سنووری عێراق ینی دەوڵەتی عێراق بێگومان کارێکی نەخوازرا و نەویسترا بووە چ لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە چ لە ڕووی ناوخۆی کوردستانەوە کەمە کارێکە هەم بەزاندنی سنووری دەنگم دێت کارە بەڵێ قوربان من جوابیستی جەنابتم فەرموو. دیارە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە کارێکی یاساغ و نایاساییە لە هەمان کاتیشدا لە ڕووی حوسنی جیران و بەزاندنی خاچی کوردستان و کەکیانێکی سەربەخۆی کەکیانێکی دەستوری سەر بە دەوڵەتی عێراق هەموو ئەوانەی کە پێشەکاری سیادەی عێراق و خاک و ئاسمانی کوردستان و عێراق بۆ ئێمە کارێکە لە هەمان کاتیشدا دوایە زیاتر باس لێ دەکەین بەڵامەوەی کەمە بەستم بوو ئەم لێیان بام بەیانەی فراکسیۆنی چێتی نیشتیمانی کوردستان لە توارچەوەی سیاسەتی چێتی نیشتیمانی کوردستاندایە بەرامبەر بە ئەم هێرشانەی سوپای تورکیا بۆ سەر خاچی کوردستان بۆ سەر سیادەی عێراق و ئەمە ڕنگدانەیە کە پێمان وایە لە ئێستا و داهاتووش و کە لە ڕابردوش بەردەوام بووە ڕنگدانەوە خراپی دەبێت لەسەر پەیوەندەکانی عێراق و تورکیا و لەمان کاتیشدا ئەمڕۆ لەشکرکێشی هەر وڵاتێک بۆ سەر جیرانەکەی یان هەر بڕووبیانێک بێ پێم وایە هەم لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە لەلایەن ئەنجومەنی ئاسایش لەلایەن وڵاتەکان بە شێوەیەکی گشتی نەخوازراوە و بارێکی قورسە بە تایبەتی تورکیاش کە ئەندامی حرفی ناتۆیە بۆ ئێمە
کارێکە لەگەر ویست و داخوازی هەم دۆستەکانی و هەم حلفی ناتۆ و هەم دۆست جیرانەکانشی ناگونجێ. بەیانەکە ئێمە هەم داوامان کردو لە حکوومەتی فیدرال کە هەم سەفیری تورکیا و سەفیری ئێران بانکش کراوە لە وەزارەتی درەوەی عێراق کە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەم داواکاریەی وەزارەتی درەوەی عێراق سەبارەت بەو پێشەلکاریە یاساییە و دەستوریە و یان یاسا نێودەوڵەتیەوە بە تایبەتی ئەم قەسفەکانی تۆپخانەی ئێران لە منطقەی عاجۆمەران و هەمان بە بەردەوامی ئۆپراسیۆنی سەربازی و ئاسمانی هێزەکانی تورکیا بەرامبەر خاکی کوردستان و دەوڵەتی عێراق. بۆ ئێمە کارێکە هەم استنکار کراوە لە سەعاتی عێراق ڕنگدانەوەی زۆری هەبووە و فشار هەیە کە زیاتر لەمە دووە هەم لە ناو پەرلەمان هەم لە ناو زیاتر هەوڵ بدرێ کە چۆن لە ڕابردوو هەم چکە لەدا یاداشتی ڕابردوو پەرلەمانی دەورەی سێش خوڵی سێش کە هەم یاداشتێک هەبووە بۆ ئەوەی کە عێراق زیاتر جددی بێ لە ڕاگررتنی ئەم پێشێلکاریە نایاسانەوی لە ڕووی یاسای نێودەوڵەتیوە کە دەوڵەتی تورکیا ڕاگیری لە پێشێلکاری وەکو بە شێوەیەکی گشتی لەسەر پرسیارەکەیەوە بەڕێستان. بەڵێ کاکەرێم ئەوەی کە جێی پرسیار بوو ینی ئەم جارە ئەم بردومانانەی ئەم جارەوە ئەم لەشکرکێشیانەی ئەم جاری هەم تورکیاش بە تایبەتی یعنی کاردانەوەی بەدەر لە لایەنە کوردەکان لایەنە عێراقەکانیشی زۆر لێکەوتەوە ینی هەندێک لێدوانی پەرلەمانتار و هێزی سیاسی عێراقی دەبینی تونتر لە کوردەکان لە عێراقدا قسە دەکەن و ئیدانی ئەم لەشکرکێشیانە دەکەن ئەم تۆپبارانە دەکەن و تونتر داوە لە حکوومەتی عێراقیەکەن هەڵوێستی جددی هەبێ. یعنی جیاوازیەک دەبینی لە ئێستا و لە ڕابردوودایان ئەمە پەنگ خواردنەوە و کۆبوونەوەی هەموو ئەم پێشێلکارانی ڕابردووە دەکا عێراقەکان بەگشتی ئیتر چۆن دەڵێ یعنی بەڕووی ڕووداوەکاندا تووڕە ببن. جیا لەوەی کە لایەنە سیاسەکانی عێراقیش ڕنگدانەوەی توندیان هەبوو یان وەڵامی توندیان هەبوو ئەم پێشێلکاریە سەرخاچی عێراق لە هەمان کاتیشدا وڵاتانی عەرەبیش زانکۆی عەرەبی و چەندین وڵاتی تێرەگە تێبینی بکەین هەم بۆتە کارێکی نەویسترا و قێزەوانیانی تۆ وڵاتێک بێ بە سوپایەکی زەبەلاح و هێرش بکەی وڵاتیش تر وە زەرور زیانێکی هێزگار و چەندین هاوڵاتی شەید بووە چەندین گوند و وێران و خاپور و ینی زەرێکی مادیش بەرجوتیارانی ناوچەی هەفتانین تا دەگاتە منطقەی نەهڵە و شیلازێ و شوێنەکانی لە دۆڵی با بڵێن بە شێوەیەکی گشتی لە سنووری بادینان بۆی ئەوەی کە دەبیندرێ کارێکە هەم لە ڕووی ناوخۆوە ڕنگدانەوەی هەبووە و لە هەمان کاتیشدا لە ڕووی دووەلیشەوە و ئاماژەم پێدا پێشێرکردنی یاسایی نێودەوڵەتیە تۆ ئۆپراسیۆنە بۆ سەر خاچ بکەیت ئەگەر بڕوە بیانی ئەوەی کە لە ساڵەکانی ڕابردوو ڕژێمی سەدام ڕێکەوتنیش هەبووە لەگەر بەڵام ڕژێمی سەدام زۆربەی بڕارەکانی ڕەفس کراوەتەوە ڕەت کراوەتەوە ئێستا بێ ئەوە بەکاربێنی بۆ لێدانی هێزەکانی با بڵێن پەکەکە لە سنووری لەسەر سنووری عێراق تورکیا ئەمە پێم وایە یەکەمیان نەچارەسەرە بۆی کە تورکیا بتوانێت هەم ئەمڕۆ کە تورکیا لە قەیرانێکی ئابووریدایە و لە قەیرانێکی متمانەی نێودەوڵەتیشدایە کێشەکانی لەگەر یۆنان لەگەر سووریا لەگەر لیبیا لەگەر تونس لەگەر چەندین وڵاتانی ترش کە ئەمڕۆ ئەگە تێبینی بکەین ڕۆژ بە ڕۆژانی بۆ تەبارێکی قورس لە ناو حەلفی ناتۆ لەبەر وەلەمان لە کۆمەلگەی نێودەوڵەتیش وە لە ناو خۆشی تورکیا دابەشبوون هەیە لەسەر ئەم ئۆپراسیۆن و ئەو پێشێلکاریەی هەم ئەمڕۆ لە قەیرانێکی ئابووری قورسدایە لە هەمان کاتدا دابەزنی نرخی نەوت و ڤایرۆسی کۆرۆنەکارێکی کردوچەت هەموو جیهان و تورکیاش لە چوارچەوەی ئەم کاریگەریەی ڤایرۆسی ئەو ڤایرۆسە کوشندەی بێگومان پشکەوەی بەرکەوتو بەڵام هەم پەتەپۆشکردنی کێشەکانی ناوخۆی بە بەرزکردنەوەی ئاستی قەومی وا تێدەگا کامە دەتەرەگە چارەیەک لەو دەربازبوون لەم قەیرانەوە پێمان کارێکی هەڵەیە کاری ڕاستەوەی کە تورکیا لەسەر مێژ گفتوگۆ بتوانێت چارەسەری کێشەکانی کورد بکە کە پێکاتێکی سەرەکیە لە تورکیا لە ڕووی جوگرافیا مێژوو خاک نەتەوە زمان کللتور هەموو ئەوانەی کە ئاماژەم پێدات ئەم ئەو ڕاتێ دەسەلمێنن کە نەتەوەیەکی ڕەسەنە پێش بوونی تورکەکان و وڵاتی تورکیا لە نەمناوچەیە بۆیە ئەمەی کە دروست و ناڕەسەنی ئەوەیە کە بە چەک و بە ئاگر و بە ئاسن ئەگەر کورد تەواو بایە سەدام دەیتوانین پێی دەکرا وەڵام کە نەیتوانی بەڵکوکەوە نەتیجەی هەموو ڕژێمە دکاتۆرانێک کە بە چەک و ئاگر و ئاسن وڵاتەکانی خۆیان و نەتەوەکانی وڵاتەکانی خۆیان تۆباران دەکەن بێگومان دەرەنجامەکەی لە سەدام باشتر نابێ بۆی ئەوەی کە دەکرێت کارێکی نادروست و نایاسایە و پێشکارێکی تەواوی یاسای نێودەوڵەتیە
و لەمە دو ئەم فشارانە بەردەوام دەبین و ئێمەش وەکو پەرلەمانتاران لە بەغدا لە داهاتوو هەوڵ دەدەین زیاتر فشار بکەین بۆی ئەو پێشکاریانە بەسمە دواتر باسی هەڵوێستی پەرلەمان و پەرلەمانتاران و ئەوە هەنگاوێکی جددیە یعنی بەڕاستی بزانین کە پەرلەمانی عێراق کە ناوەندی دروستکردن و یعنی دەرکردنی یاساکانە بزانین چی هەوڵێک دەدا و ئێوە دەتانێت پەرلەمانی عێراق چ هەنگاوێکی بێ بەڵام بەر لەوە زۆر لام گرنگە کە یعنی باز لەو هەنگاوانە بکەی کە وەزارەتی دەرەوەی عێراقی و حکوومەتی عێراقی ناوێتی تا چەند لە ئاستی ڕووداوەکەدا یعنی بانکردنی باڵیۆزانی ئێران و تورکیا وابزانام تورکیا دوو جار بان کراوە باڵێزی ئێران جارێک بان کراوە یعنی تەنها بانکردنی باڵیۆز و بێدانی نامەی نیگەرانی و بەیان نامەیەک یعنی ئیتر تەواو گرفتەکە چارەسەر دەکا یان کارتی تر هەیە پێویستە عێراق بەکاری بێنێ بۆی کە ڕێگری بکا لەمانە کارتەکان نێوخۆیی و دراوسێتی بن یان نێودەوڵەتی بانگەشتی باڵیۆزی تورکیا بێگومان ینی لە ڕووی یاساییەوە ئەم ناڕەزایی و با بڵێن بڕیاری عێراقی پێدەگەێنرێ لە هەمان کاتدا وەلا ئەم کارتەنی کە ئاماژت پێدا عێراق زۆر کاتی لەبەر دەستدایە کار لە ڕووی ئەنجومەنی ئاساییشەوە دەتوانێت سکاڵا پێشکەش بکە کە ئەمە هەرقێکی یاسایی نێودەوڵەتی بە تایبەتی لە ساڵ 91 و کەم یاسایە لە زۆر شوێن کاری پێکرا بە تایبەتی عێراق کە چۆن ناو کوێت و زۆربەی وڵاتانی ئەوروپی ئەمریکی لەسەر ئەم یاسایە کۆک بوون و ئەم یاسایە کە ئێستا کاری پێدەکرێت لە نەتەوە یەکگرتوەکان و بە تایبەتی ئەنجومەنی یاساییش ئەمە لە ڕووی یاساییوە لە ڕووی ئابووریوە عێراق لە 13 تا 14 ملیار دۆلار هاوردە و گۆڕینەوەی کاڵاکان ینی کە ئابووری لەگەر عێراق قەیتی دەتوانانی ئەمە فشارێک بێ بەکاری بێنێ کە ئەمە بۆ تووچە گرنگە وکو ئاماژەم پێدا 15 ملیار دۆلار ساڵانە گۆڕنەوەی کاڵا و بازرگانی بۆ لە نێوان عێراق و تورکیا لە هەمان کاتیشدا وەکو ئاماژەم پێدا وەکو دەوڵەتی جیرانیانی بۆ ڕێگەکردن لەمە ئەو مزداقیتێ جیرانەتی یان دووەلی لە نێوان عێراق و تورکیا نامێنێ بۆ ئێمە کارێکە لە ڕووی با بڵێن باشی جیران حسنەتی جیران ئەمە ڕنگدانەوەی دەبێت لەسەر عێراق و لەسەر تورکیا خاڵێکی تر لە هەمووی گرنگتر ئەوە ینی کێشەیەکی ناوخۆی تورکیا چ هەرێمی کوردستان چ عێراق بۆ پێوە بێ ئەگەر ببوونی ئەگەر تەنیا بڕوو بیانی و بوونی پەکەکەی لەسەر سنوور بەڵام ئەمە کێشە بە چەک و اتفاق و بە ئاگر و ئاستن چارەسەر ناکرێت نمونەی ڕابردوو هێنا و سەدام کە لەگەر کورد کردوێتی و ئەمە لە ڕابردووش بینیمان مەسەلەی کورد کاتێک کە بۆ نمونە کە دەرێم ڕاوانیە کاتی خۆی کە داعش لەسەر سنووری ئەو کاتانەی منطقەی سەرەکانی و با بڵێن چەند شوێنی تر کە لە دەست داعش بوو بە جیرانێکی ئاسایی دەبینی هیچ نیگەرانێکی نەبوو لە بۆ کە نیگەرانێک کە بیان ترسێکە بێ لەس ئاسایش نێتەوەی تورک بەڵام کاتێکە کورد هات لە چەندین شوێنەوە لە کۆبانێ لە چەندین شوێنی تر مەسەلەن بە بەردەوامی لە ئەفرین تا دەگاتە منطقەی سەرەکانی و با بڵێن ئەو شوێنانەی تر ئەمانە هەمووی وای کرد هەم هێرشی بکرێتە سەری هەم تەنیا لە بوونی کورد لەو ناوچێن ئەنی ئەو فۆبیایی تورکیا بەرامبەر بە کورد بە تایبەتی ئاک پارتی کارێکە بەڕاستی جێگەل قبولکرانی هەر کوردێک لە هەر شوێنەکەوی پێویستە لەسەر ئەمە هەڵوێستە بێ و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستانیش وادانی لە داهاتوو پێداچوونەوە بە پەیوەندەکانی بکە لەگەڵ تورکیا لەبەرەوەی ئێمە ئەگەر وابزانین تورکیا تاکە دەواازەیە بۆ چاکردنی ڕەوشی ئابووری کوردستان ئێمە بینیمان ژێرخانی ئابووری کوردستان لە چوارچێوەی چەندین ساڵی ڕابردوو نەمانتوانی ئەو ژێرخانە ئابووریە بەهێزە دروستکەین بەهۆی ئەم ئاڵوگۆڕەی کە بە تایبەتی نەوت مەلەفی نەوت هەموو جارێک بابەتێکی زۆر گرنگ هەموو جارێک لەو پێشێلکاریانەیە گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت گرەی لە بەشێک لە هێز و لایەنە سیاسی کوردەکان دەکرێت کە هەڵوێستی جددیان نییە و کار ناکەن بۆی کە کاریگەریان هەبێت لەسەر کەمبوونەوەی ئەم جۆرە لە ڕوودا و ئەم جۆرە لە ترساندن و تۆقااندنی خەڵکو و زیان گەیاندن بە سەروەت و سامانی و ترس خستنە سەر ژیان و گوزەرانی ڕۆژانەی یعنی ئەو هەڵوێستە جددیانەی بەڵێ ئێمە کاگەرم ڕاستی ینی ئێمە گەر پێما وابێ یان حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە با دوو ئەمەگە پێما وابێ حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ڕێگری لە ئۆپراسیۆنەکانی تورکیا بکە ناتوانانی ئەمە کارێکە دەتوانین بەڵام دەتوانین فشاری لە ڕێگای باڵیۆز و نوێنەتی چەندین وڵاتی دنیا لێرە لە هەرێمی کوردستان فشار دروستکەین لە ڕێگای بەغدا فشار دروستکەین لە ڕێگای ئابووریەوە فشار دروستکەین لە ڕێگای پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی
کوردستان لەگەر تورکیا فشار دروستکەین پەیوەندیی باش هەیە و هەرێمی کوردستانیش هەمووشە بۆتە پێگەیەکی باش بۆ تورکیا چ لە ڕووی ئابووریوە و چ لە ڕووی ئەوەش پێمان باش نەبووە هێزەکانی پەکەکەش سنووری و خاچی کوردستان بەکاربێنن بۆ وەچاڵێکیان لە ناو خاچی کوردستان نەکردو ئەگەر هێرشیان نەکراوەتە سەرێ بۆیە ئەمە لەلایەک بەڵام ئەمە مەبەست تەنانەت ئەوە نییە ینی تۆ نیازی تورکیا لە چەندین لە وەزیری بەرگری وەزیری دەرەوەوە سەرۆکی تورکیا کە چەندین ڕۆژی ڕابردوو مەسەلەی وڵاتی مووسڵ هەرێمی کوردستان بەشێکە لە تورکیا ئەمە کارێکە قێزەوەن و نەخوازرا و نادروست و نایاسایی چ لە ڕووی نێودەوڵەتیەوە چ لە ڕووی پێشێرکردنی یاسا سەروەری دەوڵەتێکی تر بەم جۆرە لە دوانانە بەڵام هەمان کاتیشدا مەسەلەی کورد کە دیسان تاکی دەکەینەوە چارەسەری کێشەی کورد بە ئاگر و ئاسن نابێ لە ڕابردوو هەنگاوی باشی درراوە بەتایبەتی جەنابی مامزلال یادی بەخێر بێ کاری باشی کە لەگە تورکۆت ئۆزال کە کورد لە تووچیا کە پێکاتەیەکی سەرێکی ئەم وڵاتەیە بتوانێت چارەسەر بە دایلۆک چارەسەر بکرێت بەڵام دیارە بیرکردنەوەی یان ئەم کێشانەی لەناو خۆی ئەکپارتی و تورکیا دایانەوێت چ قەیرانی ئابووری و قەیرانی تورکیا لە کۆمەلگەنی دەوڵەتی چ بەرامبەر یۆناان بەرامبەر لیبیا بەرامبەر سووریا ئەمڕۆ عێراق چەندین وڵاتی ترکە بۆتە نیگەرانی وڵاتانی عەرەبی بەتایبەتی مەسەلەن بوونی بنکەی لە قەتەر لە سۆماڵ لە چەندی شوێنی تر هەموو ئەوانە لە نیگەرانێکی تەواوی هەیە لە کۆمەلگای عەرەبی و زانکۆی عەرەبیدا ئایا دایانێت بۆمە پڕکاتەوە ئەمە پێم وایە کارێکە نە ئەماسەتی نە حەماسەتی شوێنێتی تورک بەمە لە داهاتوو ئەکپارتە ڕزگار دەکات و بنەمەش بەتایە دەوێت تورکیا ڕزگارکە لەم کۆمەلە ئاریشە و کێشانێک من ئاماژەم پێدا بۆیە ڕۆژانە سوتماکردن و ستاندن و شیدکردنی هاوڵاتیانی کورد چ لە زاخۆ چ لە ئامێدی چ لە شیلازی چ لە هەموو شوێنەکانی تر چ لە ئاجی ئۆمەران بە تۆپەکانی ئێران ئەمانە پێم وایە کارێکە نادروستە و زەرەر بەو پەیوەندی دەگەینێ هەرێمی کوردستان لەگە ئێران پەیوەندیی باش هەیە ئەم تۆ بارانان هیچ چاڵاچێکە بۆ نەکارێکە بووە هیچ پێویستی نەکردووە هەرێمی کوردستان لەگە تووچە پەیوەندی ئێزگار باشی هەیە ئاماژەم پێدا ئەم تۆ باران و ئۆپراسیۆن و ئەمانە کارێکە من پێم وایە لە داهاتوو ڕۆژ بە ڕۆژ ڕق و قینەی نەک تەنیا سلێمانی بەڵکو هەولێر و شیلازێ و دۆک و هەر کوردێک لە شوێنێکی دنیا هەبێ ڕقوتینە زیاتر دەبێ بەرامبەر ئەم دژمکاری تورکیا بەرامبەر کوردیکە کاکەرێم لە خودی پێشووی پەرلەمانی عراقی ئەنجومەنی نوێنەرانی عراقدا بیرکراوە من دڵنیانیم لەوەی کە یاساکە دەرچوویان نا باز لە یاسا کرا بۆی کە ئەو هێزانە دەربکرێنە دەرەوە لە خاچی عراق ئەوانەی کە بنکە و بارەگەیان لە ناو خاچی عراق و لە ناو چەسنوورەکان کردوێتەوە بە دیاریکراوی باز لە بنکە و بارەگاکانی هێزەکانی تورکیا دەکراوە یعنی ئێستاش پێویستە پەرلەمانی وەکو خۆت باست کرد کە وتم حەزەکەم لە کۆتایی تەورەکە باسی بکەین یعنی ئێستا پەرلەمانی عێراقی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەندەی ئاگاداربی هیچ هەڵوێستێکی بەدەستەوەیە جۆرێک لە پرۆژە یاسا جۆرێک لە بڕیار بداتە دەستی حکوومەتی عراقی و ئێوە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا هیچ هەنگاوێک دەنێن بۆی کە جۆرێک لە پێشنیارە یاسا شتێکی لەو بابەتە هەبێ هەم بۆ بابەتی ئەوەی کە باسم کرد لە دوورخستنەوەی ئەو هێزانە و هەمیش بۆ بردومان و لەشکرکێشی کاگارام بابەتێکی گرنگەوەی ئاماژت پێدا بێگومان لە ڕابردووش لە خولی سێم کە ئاماژم پێدا پرۆژە یاسایەک دەنجی بۆ دراوە و دەبواە دەسەڵاتی جێبەجێکردن حکومەت جێبەجێ کردبا یەک بۆ کشانەوەی هێزەکانی لە خاچی کوردستان بگشتی عێراق باشیقا و شوێنەکانی ترکە چەندی بنکە و بارەگای هەیە لە زاخۆ بگرێت تا دەگاتە منطقەی سیدەکان هەموو ئەو بنکە و بارەگایانە بێویستی حکومەتی هەرێمی کوردستان بێویستی خەڵکی کوردستان بێویستی عێراق بێویستی کۆمەلگەنی دەوڵەتی بێویستی داخوازی دەوڵەتی عێراق لەسەر ئەوەی کە تۆ هێزەکانی بێتی ئێرە ئەمە کارێکە زیاتر گفتوگۆ دەکرێت بەڵام ئەوەی کەمە بەسمە بیڵێم ئەوەی کە ئێمە لە داهاتوو زۆربەی لایەنە سیاسەکانی یان کوت لە نیابەکان کە لەناو پەرلەمان ئەم بیری بۆچوونی هەیە کە دووبارە پرۆژاسا ڕێکخرێتەوە کە حکوومەتی عێراق دەسەڵاتی جێبەجێکردن ئیلزام کرێ پرۆژاسەیە کە دەنجی بۆ بدرێ ئەلزام کرێ دەوڵەتی تووچە ئەلزام کرێ بە کشانەوەی هێزەکانی بەبێ بیان و چەندین بنکە و بارەگەکانی لە خاچی کوردستان لە خاچی عێراق و پێشکردنی سیادەی لە کامپی مەخموریەوە تا دەگاتە شنگال تا دەگاتە هەموو شوێنەکانی تر کە ئەمانە بەڕاستی پێشێرکارێکی تەواو سیادەی عێراقا خاچی عێراقا ئاسمانی عێراقا وجدانی خەڵکی بە وجدانە کە بەڕاستی ئەمانە کارێکی دژمنکاری بەرامبەرێتەوە کەمان بۆی ئەمە تاکید دەکەینەوە و دووبارە دەکەینەوە ئەوی پێمان بکرێت لە ڕووی یاساییەوە عێراق هەوڵ دەدەین دەسەڵاتی جێبەجێکردن کە تورکیا ملزم بکە بەوەی کە بەردەوامی لە ئەنجامی گوێڕانەگرتن و جێبەجێنەکردنی بڕیارەکانی حکوومەتی باوەڵین فیدرال
و دەتوانێت ئەو کاتە لە ڕێگای ئەنجومەنی ئاسایش فشار بکرێت کە ئەو کاتە چەندین ڕێکاری یاسایی نێودەوڵەتی هەیە چ لە ڕووی ئابلوقی ئابووری چ لە ڕووی ئابلوقی سیاسی چ لە ڕووی فشار لەسەر ناتۆ هەموو ئەوانە ڕێکاری یاسایی و با بڵێن نێودەوڵەتین دەتوانرێت لە داهاتوو بەکاربێنێت دژی ئەو پێشێرکاریە لەن ئەو پراسۆنێک کە بەردەوام لەسەر خاچی عێراق و بە تایبەتی کوردستان دەکرێت. کاگەرم سپاس دەکەم بە بەشداریکردنە گەر شتێک ما بێت لە کۆتای بتێت لەسەر کۆی پرسەکە ئاماژەی پێ بکەیت چەم هەڵوێست وەکو هەڵوێستی یەکێتی بەگشتی و هەم هەڵوێستی فراکسیۆنی یەکێتی و هەم دوایین قسە ئەگەر بتێت لەسەر ئەو بابەتە بیکەیت. یەکێتی نیشتمانی کوردستان لە چوارچێوەی فراکسیۆنەکەمان بەیانەکەمان ڕوون کردەوە و دواوەتەم ئەوەیە کە نە ئۆپراسیۆنەکان و نەفشار و نەسووتوانکردی جوتیاران و شەید بوون بەوانە هیچ ڕێگیرێک لەوە نابێت کە یعنی بەوە ناگات هیچ دەرەنجامێک دەوڵەتی تورکیا بۆیە تاکەت ڕێگا لە بەردەمی تورکیا گفتوگۆ و دایلۆگۆ بەس ئەمە چارەسەری ڕاستەقینەیە کە بتوانێت لە داهاتوو کە کورد پێکاتەیەکی سەرەکی ئەم وڵاتەیە لە ڕێگای دالۆگ لە ڕێگای گفتوگۆ چارەسەری کێشەیەکی ئەساسی و بنەڕەتی ئەم وڵاتەیە کە بیکە هەم لە ڕووی ئابووریەوە لە ڕووی متمانەی نێودەوڵەتیەوە لە ڕووی پەیوەندیەکان لەگە هەرێمی کوردستان و عێراق دەتوانێت جاتە بەرەو پێبدە و لە ئەم قازانج لەوە دەکەن نەک بۆ ئۆپراسیۆنێک کە ئێستا بۆ تەمای سەرێشە و چ بۆ خۆشیوە بۆ ئازاری هەموو خەڵکی کوردستان دەدە بەم ئۆپراسیۆنە. بەڵێ بەڕێز هەرێم کەماڵاغان دامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس کە ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمان بووی سپاس بۆ ئەوەش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ.